کتێبخانەی زادی کتێبی لەبەرکردنی جوزئی عەممە و زانینی ماناکەی لە تەفسیری ڕامان تەفسیرکردنی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود قۆناغی ناوەندی پۆلی یەکەم ژمارەی لاپەڕە 8 لاپەڕە ئەم تەفسیرە بەشێکە لە تەفسیرەکەی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود بۆ هەموو قورئان لەژێر ناوی ڕامان لە مانە و مەبەستی قورئان لە پۆلی یەکەمدا فێرخوازان جوزئی عەممە دەخوێنن لە پۆلی دووەمیشدا جوزئی تەبارەک لەگەڵ زانینی تەفسیرەکەیان بۆ تێگەیشتن و جێبەجێکردنی ئەحکامەکانیان. ئێستا ئەم کتێبە لەسەر ماڵپەڕی زادی ڕێمان بە شێوازی PDF بەردەستە. زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.